قلت بيشا كده قال برس محمد زيدي چالکوان سویل جه عمانه بكم درباره في مجاره برس محمد يعني هن وكا چالکوانك طيبت لدما تشرينيان لسال 2019 ورولكي باش هبويا هن في دو فايقي يعني دو رويا بشك جسر كردين عراقي چاوا دبينن ددما كده كو خلقي عراقي دنا راحتين زور دانا خلقي عراقي خدمت گزاريه کا زور داخواست كريا بونا هاتيا جيبه جي كرين داخوازين زور هنا آمدانين گهداريا داخوازين وان بكن و داخوازين وان جيبه جي بكن هاتينا كو لحرما كردستان بشيوه كيد كد بجن امي هول دين داخوازين و جيبه جي بكن و ام پشتوانين هوينا هنوان دو رويا چاوا دبينن مساء الخير عليكم. ئێوارەتان باش بۆ ئێوە و کەناڵە بەڕێزەکەتان و بینەرانتان لە ڕاستیە ئەو ئەندام پەرلەمانانێ بینیم چووبوون بۆ خۆپیشاندانەکانی سلێمانی دەمێ پەیامێک بنێرم بۆ خەڵکی کوردستان و هەولێر بە تایبەتی ئەو ئەندامانەی دوێنێ هاتەبوون بۆ لاتان وابزانم 7 کەس بوون یەکێک لەوانە سەر بەخۆ بوون ئەوانی تریشیان سەرکردەی میلیشیا بووە ئەوی تریان نوێنەری ناوچەی مەداین بوو کە ناوچەیەکی وێرانەیە نە خزمەتگوزاری نە ئاو نە کارەبای تێدانە هەروەها ڕێژەی هەژاری سەتانەوە دەتیایدا دەبووە پێشەوەی بێنە خۆپیشاندانەکانی سلێمانی بێنە بستە ناوچەکانی خۆیان بزانن خەڵکەکە پێویستیان بەستی ئەو کاتە بهاتنایە بزانین کێشەکان لە سلێمانی چیەکە خۆی لە خۆیدا کێشەیەکی سیاسیە تدمير وتدمير الجمهور الكردي دەوێت تێکدان دروست بکات چکە دەزانن ئێستا کورد شوێنی دانیشتن ئابووری سەربەخۆیان هەیە وەکو دەوڵەتێکن ئێستا بە شێوەیەکی بچووکراوی لە ناو عێراقدا ئەوە بێزگە لە گەشت و گوزار بازرگانی بەڵام دەبینی لە شوێنەکانی تری عێراقدا لە خوار هێڵی هەژاریەوەن بۆیە ئەوە مەبەستیان بووە زۆر باشە خەڵکی عێراقێ شێوەیەکی گشتی ئەو کەسێن کو بەشدار بوون خۆپیشاندانên تشرینیاندا تایبەت ساڵا 2019 یعنی بیراوەیە دەب هزاران خەڵک هاتە کوشتن هزاران بریندار بوو هزاران وندا بوون یعنی وان جورە سیاسیانە دبینن چ جێرا دەبێژن تایبەت دەما هەلبژارتناندا ئامادەنە یعنی جارێکا دیگە دەنگی بدەنە وان جورە سیاسیانە ji bo vê çendê li ser hesaba dengderê Iraqî îtir li cihê bên xizmeta Iraqiyan bikin dên ku belbeleyê yan têkdanê di nava beşeka din ya Iraqê yan Herêma Kurdistanê duruzt dikin بەڕێزم یەکەم شت ئەمانە سەرکردنین وەکو جەنابەت باس کرد ئەمانە کۆمەڵێک منداڵی ژێردەستی هەندێک وڵاتی دراوسێن کە پشتیوانی لە میلیشیاکان دەکەن و هەموو عێراقیەکان عەرەبی یان کوردی بێک بابەتی میلیشیاکان دەزانێت و دەزانێت دەسوەردانی نێودەوڵەتی هەیە هەروەها دەیانەوێ ئەمنێتی کوردستان و پێکۆژیانی ئامین لە کوردستان تێک بدا کە دەزانێت شوێنێکە خاوەنی ئابووریەکی نکۆڵی لێ نەکراوە هەموو شارەکانی عێراق بەدەست نەبوونی خزمەتگوزاری و ئەو کارەباوە دەناڵێنێت ئێستا ئەو قۆناغی کێشەی کە هەرێمی تێدایە پەیوەندی بە ڕاتبۆ نییە کە ئەو پێوەستی بە بەڕێز مسعود بارزانی یان تەڵەبانیە بەڵکو پێویستە بە ئیتاری تەنسیقیەوە ئەو کێشەیان دەوێت دروستی بکە بۆ ئەوەی هەندێک دەستکەوتی سیاسیان دەست بکەوێ بۆ ئەوەی فشار بخەنە سەر حکوومەتی کوردستان بۆ ئەوەی بکەونە ژێڕکێفی ئەوانەوە لە کاتی هەڵبژاردنەکانی داهاتوودا کە عێراق بەرەو ئەوێ دەڕوا بۆیە دەبێ ئەم پەیامەم بگاتە ماڵ بە ماڵی کوردەکان هەروارێمی کوردستان ئێمە دەزانین محەممەد بالاجمع زعيم السنه كاغزاني سكردكاني السنه رزق لما مسعود بارزاني كاغ محمد ام خود زانين كو بصره يكش باريزگهن دولمندن عراقيه روجانه زيادتر 3 مليون برميل نفته هنا دروتي تكرن يعني حتى نهاجي بصره بشك جنافچين بصره آوا بخوارنين نيه درفتن كاري گلکين بوينه
يعني رجاء هجارية سروي بيستوسيه خدمت گزاری نهاتینا جبهه کرن يعني اف کسین تو آماجه پیدیکه يعني او کسین خوکین فریات رسن خلکی طيب الهرم كردستان شاين دنگ بصريان بجهينن شاين خدمتك بو بصريان بكن بو نافچين خواري وعراق بكن جبو في چنده کوبشن بشن اف نافچه ميت خلاص كرينو ما خدمت گزاريت گهاندينه اترنها دورا جهه كي ديكيه ام هول بو بدين نعم العاصمة الاقتصادية بله پایتەختی ئابووری عێراق بەسڕایە سەرچاوەی سروشتی و دەواازەی نێودوڵەتی تێدا هەیە ئەوانەی خۆپشاندەری سلێمانی لە سلێمانی هاتوون خۆپشاندانەکانەوە نوێنەری بەسڕانی چیان بۆ بەسڕ نەکردووە سەتانەوەتی دانیشتوانەکەی بەسرا هەژارن هەروەها دانیشتوانەکەی بەهۆی نەخۆشی شەرپەنجەوە لە بەردەهێنانی نەوت دەناڵێنن هەروەها بیرەکان کۆمەڵێک لایەن و دەستەمۆی وڵاتانی دەرەوە بەسرا بەڕێوە دەبن و لە کاروبارەکانی دەزۆردن ئێستا ئەو بابەتانی کە تایبەتن بە کوردن دەبێت کوردەکان و سەرکردەکان خۆیان سەرپشک بن بۆ چارە سەرکردنی ئەم دۆخان نەک ئەو مناڵۆچکانی کە لە عێراقەوە هاتون زۆر باشە بەڕێز محەممەد زەیدی چالاکوانی سڤیل عمانت گەلمە بگەلێکی سوپاس هین هەر هەبن